کاریگەریەکانی قەیرانی دارایی کە عێراق پێدا تێدەپەڕێت تەنیا چینی فەرمانبەرانی نەگرتووە، بەڵکو ڕنگدانەوەی ئەو دۆخە لەسەر بازار بەڕۆنی دیارە. بە جۆرێک زۆربەی کەرتابوریەکان لە وڵاتەکە خەریکە سەرچاوە داراییەکانیان لەدەست دەدەن، چونکە بە شێوەیەکی بەرچاو پشتیان بەنەوت بەستووە وەک بزوێنەری سەرەکی ئابووری وڵات. کەمبوونەوەی سەرچاوەی دارایی لە عێراق بۆتە هۆکار حکوومەت بۆ چەندین مانگ توانای خەرجکردنی موچەی فەرمانبەرەکانی نەبێت، ئەو بێجگەلە لە خەرجکردنی شایستەی بەڵێندەران و ئەو کۆمپانیا و بازرگانانەی کە ڕێککەوتنیان لەگەڵ حکوومەت هەبووە. ئەوەش کاریگەری بەرچاوی لەسەر بازاری ناوخۆیە وڵاتە هەبووە، توانای کڕینی لاواز کردووە. ئەمە جگەلەوەی بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری و هەژاری کە بوونەتە گەورەترین خەمی دانیشتوانی وڵاتەکە. بۆ دابینکردنی موچەی فەرمانبەران ماوەیەکی زۆرە حکوومەت چاوەڕێی ڕەزامەندی پەرلەمان بوو بۆ ئەوەی یاسای پارەدارکردنی کورتێنانی دارایی پەسەند بکات کە لەم دواییەدا گۆڕانکاری لە سەرنجام درابوو بە جۆرێک قەباری قەرزی داواکرا و لە 41 تریلیۆن دینارەوە کە یەکسانە بە 34 میلیارد دۆلار پەرلەمان بەهۆی زۆڕی بڕەکەیەوە ڕەزامەندی لەسەر دەرنەبڕی بۆ نزیکەی 24 تریلیۆن دینار کە یەکسانە بە 20 میلیارد دۆلار دابەزێنرا. لای خۆیانەوە چاودێرانی ئابووری پێیان وایە چارەسەرەکان بۆ ئەو قەیرانی کە ئێستا هەیە تەنیا بەدانەوەی قەرزی فەرمانبەران نەبەستراوەتەوە، بەڵکو کەمبوونەوەی داکەوتنی سەرچاوە داراییەکان بە واتای سزبوونی بەردەوام و درێژمەودا لە تێکڕای پەرەپێدانی ئابووری وڵات دەگەێنێت. هەرچی قەبارەی بێکاریە لە ئەنجامی وەستانی کارەکان لە کەرتی تایبەتدا گەیشتۆتە سنووری 35. ئەو قەیرانش کە لەم دواییەدا لە ئەنجامی کۆڕۆنا دروست بوو تێکڕای بێکاری زیاتر کرد. ئەوە بێجگەلە لە خراپی دارەدانی ئابووری و گەندەڵی کە بەهۆیەوە نزیکەی 50,000 پرۆژە لە کەرتی تایبەتدا چەندین ساڵە نیمچە وەستاون. هاوکات لە ماوەی ڕابردووشدا عەبدولزەهر الهنداوی گوتەبێژی وەزارەتی پلاندانانی عێراق ڕایگەیاندبوو قەیرانی دارایی و دابەزینی نرخی نەوت بوونەتە هەڕەشە لە سەروەستانی نزیکەی 6250 پرۆژە لە جۆرەها کەرتەکانی وڵاتەکە بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژانەش پێویستیان بە 100 میلیارد دۆلارە.